سەدان کەس کۆبوونەتەوە بۆ ئەوەی شایەدی سەرکەوتنی پاڵەوانێکی کورد بن. ئارام ساڵحی ناسراو بە ئارامیر لە مۆسکۆ بەشداری پاڵەوانێتێکی زۆرانبازی ئازادی کرد. ئارام بە ناوی کوردستان و لەژێر ئاڵای کوردستان بەشداری پاڵەوانیەتی کینگ ئۆف دە ڕینگ چەمپیۆنی کرد کە نزیکەی 40 زۆرانباز بەشداریان لە پاڵەوانیەتەکەدا کرد. ئارام بە دەست و بازۆ بەهێزەکەی بەرەنگاری ڕکابەرەکانی بووە و زۆربەیانی بەزاند و بە ئاڵای کوردستانەوە سەرکەوتنی بەدەستێنا و پشتێنی حەڵەبی بەرز کردەوە. بەمەش بەرهەمی 2 مانگ ڕاهێنان و خۆماندووکردنی چنیەوە. پێشکەشی دەکەم بە هەموو کوردی کوردستان. زۆر خۆشحاڵم کە دوای دابرانێکی زۆر کە دوای پێکانی ئازاری منمەوە گەڕامەوە ناو جیهانی زۆرانبازی دەتوانیمەوە پشتێنێک کە لە دەستمدا بیگەڕێنمەوە و ئینشاڵڵا لە داهاتوو پشتێنی تر بەدەست دێنم. 4 مانگ بوو هیچ پاڵەوانیەکی زۆرانبازی لە مۆسکۆ بەڕێوان نەچوو بوو. 20 پاڵەوانی زۆرانبازی و 20 زۆرانبازی دیکەی ئاسایی بەشداری پاڵەوانیەکەیان کرد. بەڵام پلەی یەکەمی ئەم پاڵەوانیە بووە بەشی ئارامیر کە 7 مانگ لەمەوبەر لە پاڵەوانێتیەکدا بە سەختی ملی دووچاری پێکان بوو. بەڵام ئەم جارە چەند هاندەرێکی کوردیش هاتبوون و لە کاتی زۆرانبازیەکاندا هانی ئارامیان دەدا. ئێمە پاڵپشتی ئارامیر دەکەین بەڕاستی زۆرانبازێکی زۆر بەهێز و ترسناکە. ئەمە سەرکەوتنێکی زۆر گەورەیە و جێگەی دڵخۆشیە. هەمیشە پاڵپشتی و پشتگیری ئارام دەکەین. سەربەرزەکەن لەبەرەوەی رووسیا وڵاتێکی بەرزە زۆر خۆشحالین و پێ خۆشحالین کە ئەوڕۆ گروپی ئارامیر بردیەوە و پیرۆزبای لە کوردستان و لە شاری هەولێری خۆشەویست دەکەین. بژی ئارامیر بژی هەموو کەسانێک کە وەرزشیان خۆش دەوێت لە کوردستان. ئارامیر کە بە پڵنگەکەی هەولێر ناسراوە لەوەتەی ساڵی 2013ەوە یاری زۆرانبازی دەکات و تاکە زۆرانبازی کووردە ناوی لە لیستی 500 یاریزانی WWE تایبەت بە زۆرانبازە پرۆفشناڵەکانی جیهان هەبێت.